سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز لە خزمەتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی تایبەت بە چالاکی هەڵسوراوانی نهێنی کۆمەڵا زاگرۆز لە کوردستانی ڕۆژهەڵات بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا. سەرەتا دەڕۆینە شاری بۆکان. هەڵسوراوان و چالاکانی ماندوونەناسی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵا لە شاری بۆکان شارەکەی دکتۆر جعفەر بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان ساڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵا بە نوربارانکردنی ئاسمانی شاری بۆکان دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی و جارێکی دیکە بەڵێنیان بە کۆمەڵە و ڕێبازە پیرۆزەکەی داوەتەوە. ئەو شوێنانەی کە ئاسمانیان درەوشانەوە بریتی بوون لە چاغڵوو، لەگزی، قەڵاکۆن، ئارەبەغڵووی سەرو. بەردەوام بن هەڵسوراوانی ماندوونەناس و نەترسی شارەکەی دکتۆر جعفەر و شەهید کەریم موکری و دەیان گیانبەخت کردووی دیکەی ناوچەی بۆکان. ئاسمانتان هەر گەشاوە بێت. بەڵێ بینەرانی بەڕێز، ئەبێت ئاماژە بەوە بدەین کە هاوڕێیانی نهێنی ئەمە لە شاری بۆکان بە بۆنەی گرفتی ئەمنیەتی نەیانتوانی وا هیچ وێنە و ڤیدیۆیەک لەم چالاکیەمان بۆ بنێرن. سپاس و ماندوو نەبن هاوڕێیانی تەشکیلاتی نهێنی کۆمەڵا لە شاری بۆکان. ئێستاش دەڕۆینە شاری کامیاران. هەڵسوراوان و چالاکانی بە ئامەگی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵا لە شاری شەڕی بێشکە و تانگ، شاری بربەرەکانەی بێوچان، شاری کامیاران بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان ساڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵا بە نووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێت 26 ڕێبەندان داکوتانی وێنەی ڕێبەرانی گیانبەخت کردو، هەڵکردنی ئاڵای سووری کۆمەڵە و تراکتی تایبەت بۆ ڕۆژە لە سەر تاسەری شاری کامیاران دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی و جارێکی دیکە بەڵێنیان لەگەڵ ئامانجەکانی کاک سدیقی کەمانگەر زمانی ئاگرینی شۆڕش نوێ کردووەتەوە. کا لێرەدا سەرنجتان بۆ بینینی وێنەکانی ڕادەکێشم. بەردەوام و سەرکەوتوو بن ئەی درێژە دەرانی ڕێگای هاوڕێیانی گیانبەخت کردووی کۆمەڵا، بورهان، نەزیفە و تایری باجڵانی و دەیان گیانبەخت کردووی دیکەی ناوچەی کامیاران. ئاڵای سوورتان هەر شەکاوە بێت. ئێستاش دەڕۆینە شاری سنە. هەڵسوراوان و چالاکانی بە ئامەگی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵا لە شاری خۆراگری، شاری گیانفداییەکان، شاری سنەی قارەمان بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان ساڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵا بە نووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێت 26 ڕێبەندان بڵاوکردنەوەی تراکت و پلاکاردی تایبەت بەو ڕۆژە و هەروەها کردنەوەی ئاور دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی و جارێکی دیکە بەڵێنیان بە ئامانجەکانی کاکشوان و کاک شۆکەی خێرابادی داوەتەوە. ئەو شوێنانەی کە چالاکی تەبلیغی تێدا بەڕێوەچوە بریتین لە توشنەوزار، فەرەجا، کانیکوزەڵا، بەردەشت، گەلەخان و ئاغازەمان و کۆڵانەکانی دەوروبەری. بەردەوام و سەرکەوتوو بن ئەی درێژە دەرانی ڕێگای هاوڕێیانی گیانبەخت کرد و کاکشوانی قارەمان و کاک شۆکێ و فەرماندەی موهەندس کەمال ڕەحیمیان و دەیان گیانبەخت کردووی دیکەی ناوچەی سنە. ئاوری شۆڕشتان هەر گەشاوە بێت. ئێستاش دەڕۆینە مەهاباد. هەڵسوراوان و چالاکانی دوژمن بەزێنی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵا لە شاری شۆڕش، شاری مەهاباد، شارەکەی لاوی دامەزێنەری گیانبەخت کردووی کۆمەڵا کاکخانەی موعینی
بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵا بە نوربارانکردنی ئاسمانی شارەکەیان دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی و جارێکی دیکە بەڵێنیان بە ئامانجە پیرۆزەکانی کۆمەڵا داوەتەوە کە لێرەدا سەرنجتان بۆ بینینی بەشێک لە ئەم فیلمە ڕادەکێشم. دەستان خۆش بێت و ماندوو نەبن ئەی ماندوو بەزێنان بەردەوام و سەرکەوتوو بن ئەی درێژە دەرانی ڕێگای کاکخانەی معینی و مام برایم بەکری و سعادەت مەجنون و دەیان گیان بەخت کردووی دیکەی ناوچەی ماباد ئاسمانی شارتان گەشاوە و گەشاوەتر بێت. لەیلاخ هەڵسوڕاوان و چالاکانی دوژمن بەزێن و بەمەگی تەشکیلاتی نێنی کۆمەڵا لە ناوچەی لەیلاخی فیداکاری لە گەورەدەی خڕۆشیە بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵا بە نوربارانکردنی ئاسمانی ناوچەکەیان بە تایبەت لە شوێنە هەستیارەکان چالاکی بەربڵاوی تەبلیغیان ئەنجامداوە و جارێکی دیکە بەڵێنیان لەگەڵ ئامانجە پیرۆزەکانی کۆمەڵا تازە کردوێتەوە کە لێرەدا سەرنجتان بۆ بەشێک لەو ڤیدیۆی ئەم چالاکیە ڕادەکێشم. دەستان خۆش بێت و ماندوو نەبن ئەی ماندوو بەزێنان ئەی درێژە دەرانی ڕێگای هاوڕێی گیان بەخت کرد و ئەشرەف حسین پەناهین. بەڵێ بینەرانی خۆشەویست لێرە گەیشتینە کۆتایی هەواڵەکانی تایبەت بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵا زاگرۆز لە کوردستانی ڕۆژهەڵات تا دیدارێکی تر شاد و سەرکەوتوو بن.